سڵاو تاالێبێ ئەم کاتتان باش. دیارە لە قەزای کەلار پاشتیوە ئەمڕۆ دەنگێکی بەهێز لە یەکێک لە گەڕەکان بە ناوی گەڕەکی ئاوارەکانەوە هەستا با پێی زانیارە سەرەتایەکان درۆنێک بۆ بەردومانی خانوویەکی کردووە کە وەک دەوترێت پێشتر بینای تەفگەری ئازادی بووە. لێرەدا لەم گەڕەکەدا جگە لە بیناکەوە چەند ماڵێک زیانیان بەرکەوتووە بە تایبەتی ئۆتۆمبیلەکانیان. من ئەمێ بچمە لای هاوڵاتیە کە زیان بەر ئۆتۆمبیلەکەی کەوتووە. سڵاو لێبێ ئەم کاتۆ باشەکردبێتی ئێرە چۆن هەستان بەم زیانە کرد، چۆن زانیتان ئۆتۆمبیلەکەتان زیانی بەرکەوتووە خۆ لەو دیوی ئێوە بۆ ئەم ڕووداوە چۆن ئاوا زیانی بەر ئێوە؟ وڵی من لە ماڵە نانمانە خوارد کە زلمەکە هات ڕام کرد و پای بەدی چوم تا هاتم تا سەر کۆڵانەکە چوومە سەر کۆڵانەکە دووکە لە سپم دیوەبان ئەو خانی وتم غاز و ماز ماڵانە غازێ تەقی وتم ئەوە هیچ نییە گەڕیامە وتمە میوانەکان وتم نان بخۆن وڵا هیچ نییە غاز و تەقی دووبارە هاتمە وتیان وڵا درۆن وە هاتمە وڵا سیارەکەم شوشەی پیوە نەماوە ئەوە سێ کوڕی هاوبزاوەشمە سێرەکەم ئەوی شوشەی سیارەکەشکیەوە. ئەمە هیچ پارچەیەکیش بەری نەکەوتوە تەنها پارچەم نەدیە وەکو پارچە هیچ و بەرچاو بەخچاوم نەکەوتیە هیچم نەدیە بەس ئیسێش حەمد و سەنای خواغم لە خوا زێ بەس نییە مناڵێک ئەم هەم میوانانە شتێکی بێناتە لە ماڵمانەوە هەر حەچی بێ و ماڵ دنیا بڕوە دەسڵات وەک شایەت حاڵێ هیچ بینا لە ڕووداوەکە هیچ مەسەلەن لە ئاسمان و هیچ شتێکت بینا هیچم نەتی هیچ نەوە وەڵا بەرا هیچم نەتی تەنیا ئەوە نەبێ دووکەڵێکی سپید بیناوە بەس ئارە بەخوا هیچم نەدینەوە وەڵا هەتا دووبارەش گەڕیامەوە هەروتم تەنکی غازە تەقیە نەوە وەڵا هیچم نەدی بێژی هیچم نەدی و ئاسمەوە. ئەمە چەند پارچەیەکە کە لەو بردمانەی ئەو خانووە کراوە ئێمە ماڵۆمان نزیکی کیلۆمەترێک لەوە دوورە چەند بینایەکی بەرزیش مابینە بەڵام ئەوەنە بەهێز بووە ئەو چەند پارچە ئاسنەی کە هی تەنکی سەربانە لە سەربانی ئێمە دۆزراوەتەوە تەنانەت لم و وردە بەرد و هی دیوار ئەمە هەمووی لە سەربانی ماڵی ئێمەیە. من لە سەربان بووم ماڵەوە لە خوارە بوون ینی لە ترسی دەنگی ئەوەنە بەرز بوو وەکو بوومە لەرزەیەک بوو کە ساڵانە پێشوو چۆن مەرزەکە ڕووی هاژەی زۆری هات ئەمەش وەک ئەوەیە هاژەی هات لە ترسی ئەوەیە برا خوشکێکم ینی نەیانتوانین قسەکەن لە ترسا ئەمەنە بێهێز و ترسا بوون وایان زانی بوو خانی خۆمان ڕووخاوە ئەمەنە بەس ئەوە ئاگام لێ بوو دەنگێکی زۆری هات و دووکەڵ لێوەسا ئیتر ئاگام لە هیچ نەما ینی ئاوا ئەوتر خەڵک ڕژا سەر جادەکە و وتیان بردومانە و تەنانەت یان کەسێکی شتیا گیانە دەستداوە. کامێرامانەکە هاوکارم بێ دەبینی لێرەدا ئۆتۆمبیلێکی دیکە زیانی بەرکەوتووە ئەویش جامی دوای ئۆتۆمبیلەکە شکاوە و ئەم ماڵانە نزیک لە ئەو خانۆ بوونە ئەو جێگا بوونە کە بردومان کراوە ئەوەی دەبینی ئێستا ئەم سێ ئۆتۆمبیلە لێرەدا زیانی بەرکەوتووە. دیارە ئەم ڕووداوە پاشنیوەڕۆی ئەمڕۆ بووە بەپێی زانیارە سەرەتایەکان ئێمە درۆنێک بووە و بردومانی بارەگایەکی تەفگەری ئازادی کردووە و لە ڕووداوەکەدا بەپێی زانیاری سەرەتایی قوربانی هەیە بەڵام بەتاوەکو ئێستا لەلایەن لایەنە فەرمیەکانەوە هیچ شتێک ڕانەگەێنراوە و هیچ ڕاگەندراوێک لەو بارەوە بڵاو نەکراوەتەوە.